کە دەخوازن وەکو فەیلقی 5 بەشدار بن لە سوپای سووریا دەمەوێت لەوە بپرسم کە یعنی تێڕوانی تۆ لەسەر شتێکی لەو شێوەیە چێ بەڵام لە هەمان کاتە ڕووسەکان تێڕوانیان لەسەر ئەمەچی ئەوان چی دەڵێن؟ فەیلقی 5 خو هەیە فەیلقێکی ئەو تایبەتە دارتێشە سووریەدا ئەگەر کو ئێمە ئەم بخوازن هێزا سووریا دموکراتیک جودا ڕێخستن بکەین بەلکی بێ فەیلقێکی جودا دو فەیلقی جودا هێژماری هێزا سووریا دموکراتیک تەب هێزên ئەڤلەکاری دیتر 100,000 دەربەست کە هێزێکی گەورەیە مەزنە وەکی دو فەیلقان ینی ممکنە دەندری ئارتێشە سووریەدا وەرێ بکەن خۆ تەبگەر بکەن ئەس باوەڕ دەکەم هێزên رووسی یان رووس بخوا هێنێکی divê mijarê ew nînin wisa ne zelalin zêde wekî rejîma Sûriyê yani wekî hikûmeta Sûriyê nafikirin ew dixwazin wedeyê eskerî têk nere zeyîf nekeve teblehevî zêde çê nebe lêbelê hîn hênekî wanî wisa zelal wedeh wehil de nînin navberma wan da hevdîtin dewam dikin em hîn nekiştine çareseriyekê